بلۆکردنی سەرمایی کۆمپانیاکان لە بانکەکان بۆتە هۆکاری مایە پوچبوونی زیاتر لە 175 بەڵێندەران لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەشدا 120,000 هەلی کارکردن بە تەواوی نەما و زۆربەی چین و توێژەکان لە دوای ساڵی 2014ەوە و سەرهەڵدانی قەیرانی دارایی کارەکانیان لەدەستداوە. بەڵێندەر ئەو دەزمای هەیەی ئەو سەرمایی کە هەیەی ئەمڕۆ هەمووی چۆتە قورجی حکومەتەوە چۆتە بانکەکانەوە دەست بەسەرا گیراوە. یعنی تۆ تەسەوەر کە وای لێ هاتووە تەمیناتی پرۆژە کە ئەچی داوایەکی ناداتەوە، تەمیناتی پرۆژە کە نەقدیە ناداتەوە. ئەو دەزمایی کە ئێمە هەمانە معدل ئێمە کاتی خۆی لە جوڵەیە بوو سلفەمان تەقدیمەکرد وەرمانە گرتەوە دایم پارە لە ئیشا بوو ئەهات و ئەڕۆی بەڵام ئێستا ئەوەی کە هەمانە وردە هەمووی چۆتە بانکەوە لە نەتیجەی پرۆژەکانەوە هیچمان پێ نەماوە. بەپێی زانیاریەکان بەهۆی قەیرانی داراییەوە لە کوردستان زیاتر لە 4,000 پرۆژە وەستاوە و بڕی نزیکەی 4 تریلیۆن دینار و بڕی 650 ملیار دیناری بەڵێندەران لە بانکەکاندا بلۆکراوە. جێگری سەرۆکی حکوومەتیش چەند جارێک بەڵێنی گەڕانەوەی پارەی بەڵێندەرانی داوە بەڵام تا ئێستا بێ ئەنجام بووە. دانانی میکانیزمی گونجاوە بۆ دەستکردنەوە بە پرۆژەکان بەپی جۆرێتی و ڕێژەی تەواوبوون، سەرفکردنی چەشی بانقی بۆ کۆمپانیەکان بە شێوەی ماگانە یاخود پێدانی بڕەپارەیەک بۆ کۆمپانیەکان بۆ بژێوی ژیان و پێدانەوەی قەرز بە خاوەن قەرزەکان، هەڵوەشاندنەوەی ختابزەمان و پێدانەوەی مافەداراییەکان کە تەمیناتی پرۆژەکانە بۆ کۆمپانیەکان لە بەروی حکومەت نەیتوانیوە لەسەر گرێبەستەکان کارکات. ئێفاکردنی بەڵێندەران لە هەموو غەرامەیەک کە لە ئێستادا پێویست بوو غەرامە حکومەت قەرەبوو بکاتەوە نەک کە لە ئێستادا غەرامەمان دەکرێت. قەرەبووکردنەوەی بەڵێندەران بە ڕێژەیەکی دروست لەسەر ئەو زەرەرانەی کراوە و بەڵێندەر کە هۆکار نەبوو لە دروستبوونی ئەم دۆخە. دابینکردنی تەمیل بۆ پرۆژەکانی پەرەپێدانی ناوچە جیاجیەکان و تەسپێکردنی پرۆژەکان و فشارکردنە سەر بانقی کوردستان. بەڕێزان بانقی کوردستان پارەی بەڵێندەرانی حجز کردووە و تا ئێستا هیچ وەڵامێک نایەتەوە کە زۆربەی چەکەکان ئامادەیە بەڵام ئەوان بە بیانووی ئەوەی کە پارەی حکومەت لەلایەن نیان ناوەتەوە پارەی ئێمەیان حجز کردووە لەگەڵ واسیێنان لە پارەی نەختینە فەرقی زۆرە. بەڵێندەرانی کوردستان دەڵێن هۆشداری ئەم جاریان بۆ حکومەت جددیە و سەختی ژیان و گوزارانیان هیچ ڕێگەیەکی لەبەر دەمیان نەهێشتۆتەوە جگەلەوەی لە سەرجەم پارێزگاکان فشار بخەنە سەر حکومەت بۆ گەڕانەوەی پارە بلۆکراوەکانیان چونکە مایە پوچبوونیان لە کارەکانیان تەواو ژیانیانی شێواندووە. ڕامی ڕسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی. لەسەر تاخیربوونی پارە لەسەر چەک